بەدەم کاتتان باش لە بورگەیەکی نوێ لەگەڵتانین. ئەم بورگەیە باز لە بابەتێکی گرنگ دەکەین و بابەتێکی بڵاو لە ناوخانماندا کە ئەویش کیسی هێلکەدانە. بزانین ئایا کیسی هێلکەدان چییە و نیشانەکانی چین کاتێک کە خانمێک کیسی هێلکەدان لە منداڵدانیدا دروست دەبێت چ نیشانێکی تا دەردەکەوێت و چەند جۆر کیسیمان هەیە. بۆ ئەوی زانیاری ورتر لەسەر ئەم بابەتە بزانین دەچینە لای دکتۆرە شایان جەلال خەڵەف، پسپۆڕی نەخۆشیەکانی ژنان و مناڵبوون و مامۆستا لە کۆلێژی پزیشکی لەگەڵمانە بن. سڵای خواتانێ بێ. هێلکەدان دوو ڕژێنن ئەکەونە دەوری منداڵدان و کیسی هێلکەدان برێتێ لە کیسێکی ئاوی کە لە ناو هێلکەداندا یاخود لەسەر هێلکەدان دروست دەبێت. چەند جۆرێکمان هەیە، لەوانە وەزیفی و کیسی خوێن، کیسی دێرمۆیدی لەگەڵ کیسی شێرپەنجەی. لە هەموو تەمەنێکا ڕوئەیە، بەڵام بەپێی جۆرەکەی ئەگۆڕێت. کیسی وەزیفی یاخود کیسی خوێنی زیاتر لە تەمەنی لاوێتیە زۆرە و کیسە شێرپەنجەیەکانیش لە دوای تەمەنی بڵین 50 ساڵی و 60 ساڵی زیاترکات. زۆربەی کات نیشانەی نییە بەمەرجێک ئەگە کیسەکە بچووک بێت و لەگەڵیش کیسەکە نەتەقی بێ، خانمەکە پێی نازانێت، بەڵام لە کاتێکا کە سۆنەرەکە بۆ شتێکی تر کیسەکە دەرەکەوێت. بەڵام هەچ کاتێک کیسەکە گەورە بوو یاخود تەقی، ئەوە خانمەکە ئازاری بەرمیزەڵانی ئەبێت، تو لەگەڵیا تووشی ڕشانەوە و دڵ تێکچوون ئەبێت و هەندێک جار خانمەکە تاولەرزیشی لەگەڵا تووشە بێت. خۆی کیسی دێرمۆیدیمان هەیە کە بە ڕێژەیەکی کەم و زۆربەی جۆرەکانی شێرپەنجەی نین، بە ڕێژەیەکی کەم پێ ئەچێ شێرپەنجەی بێ و ئەو کیسانە یاخود کە ئەبن بە گرێ ڕقەکان هەندێک جۆریان هەیە، وەکو سیست ئەدینۆما کە لە نێوان هەردووکیانەیە لە هەندێک کاتە ئەگۆڕێ بۆ شێرپەنجەیەکان، یاخود کیسەکە خۆی هەر لە سەرەتادا شێرپەنجەیە. کیسی وەزیفیمان هەیە کە ئەمە بەهۆی کاتی سووری مانگانە کە هێلکە دروست دەبێ، کە هێلکەکە جاری وایە دەرناپەڕێت، پێوترێ فۆلیکولەر سیست، بەڵام لە کاتێکا کە هێلکەکە دروست دەبێ لە دوای ئەوە پاشماوەکەی پێڵێن تەنی زەرد کە ئەمە زۆر جار گەورە ئەبێت و پێوترێ کۆرپەس لیوتێل سیست. زۆر جار ئەمە خوێنی تێئەچێت و خوێنی تێئەزێ، ئەوە پێ ئەوترێ کیسی خوێنی. ئەم سیانە باوە چکە لە کاتی سووری مانگانەکەنە ئەبێت. بەڵام ئەوش تریش کە باوە کیسی دێرمۆیدیمان هەیە کە لە 150 خانماندا ڕوئەیات، هەندێک جار لەلایەکەوە هەندێک جار لە هەردوو لاوە ڕوئەیە. وردە کیسی هێلکەدان ئەمە یاخود پێوترێ فرەکیسی هێلکەدان، ئەمە پێوترێ دیاردە. ئەم دیاردەیە کە خانمەکە لە نیشانەکانیە مووی زیایی لەشی زیاعەکە لەسەر دەموچاو و لەسەر گیانی و خانمەکە زۆر جار قەڵەوە بێ لەگەڵ یا خانمەکە سووری مانگانەی تێکەچێت و کە فەحسیشی بۆ نێرین یاخود شیکارەکانی بۆ نێرین هۆرمۆنی نێرینیان زیاعەکات و لە کاتی سۆنەریشە بە شێوەی وردەکیسی هێلکەدان لە دەوری هێلکەدانەکان کۆ ئەبێتەوە. ئەمە ئەتوانین بڵێن کە لە سایە 20 بۆسی جێنیتیک دەورە بینێ، ینی پێچە خوشکێکی یاخود دایکێکی بەم شێوەیە هەیبێت و لە هەندێک کەسا جینەکەی هەڵگرتووە هۆکارەکانی دەور ئەبینێ. بۆ نمونەکە خانمەکە کە قەڵەو بێ، خواردنی ناتەندروستی بخوا یاخود خەوی باش نەبێ، ینی ژیانێکی ناتەندروستی هەبێ، وای لێت ئەو جینە وابێت کە جینەکە دەرکێت و ببێتە هۆی فرەکیسی هێلکەدان. خانممان هەیە بۆ نمونە هەر لە ناو بڵین هێلکەدانەکەیە کە سۆنەری بۆ کرێت فرەکیسەکە ئەبینرێت، بەڵام نەبووە بەوەی کە نیشانەکانی تیا دەرکەوێت. لەم کاتەیە پێی ناوترێت دیاردە، هەر پێوترێ فرەکیسی سەر هێلکەدان واتە پۆلیسیستیک ئۆڤەری. طبعاً ئەمە هۆکارەکەی ئەگەڕێتەوە، ئەم دیاردەیە ئەگەڕێتەوە بۆ گۆڕینی هۆرمۆنات یاخود ئەگەڕێتەوە بۆ ئینسۆلین ڕزستانسی بێن کە جسم جواب نایەتەوە بۆ ئینسۆلین، یاخود خانمەکە لە حاڵەتێکە ناو ینی لەشی تووشی هەوکردنێکی زۆرە بێ، ئیلتیهاباتێکی زۆرە بێ و ستایڵی ژیانی باش نییە، بەم شێوەیە ئەم نیشانانی تیا دەرەکەوێت. خۆی لە ڕاستیە کیسی هێلکەدان زۆربەی وەکووتمان ئاماژەمان پێکرد نیشانەی نییە، بەڵام هەچ کاتێک خانمەکە هەستی کرد سکی گەورە ئەبێت و هۆرمۆناتی ینی هەستی کرد کە سووری مانگانەی ناڕێکە و ئازاری سکی هەیە یا خوێنی زۆر بووە یاخود لەمانێکە چەند جارێک خوێنە بینێ، ئەلەو کاتەوە باشترە کە سەردانی پزیشک بکات چکە پێ ئەچێت کیسی هەبێت. دەگونجێ هەردووکی ڕوو بدات. بۆ نمونە گەر خانمەکە کیسی خوێنی هەبێ یاخود
وەزیفەکانی هەبێت زۆر جار ئەمە چەند جارێک سووری مانگانەی بۆیە لە یەک سووردا چەند جارێک تووشی خوێن